فڕێدانی پاشماوەی ئاژەڵی قوربانی زیانەکانی بێزارکردنی خەڵک ئەم دۆسیەیە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد ئیسماعیل ئەندامی ئەنجومەنی باڵای فتوای کوردستان. مامۆستا سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش لە دوایین ڕۆژی جەژنی قوربانە این جەژنیشان پیرۆز بێت. چی بۆ خەڵکانە ئاڵێن ئەو قوربانیە کات دەیەوێت خێر و سەدەقە بکات، بەڵام ئابەم شێوەیە بێتە هۆی بێزاری بۆ خەڵک زیانگەیاندن بە ژینگە نەخۆشکەوتنی خەڵک. بەناوی خدای بەخشندە و میهرەبان، درود و سەرام بۆ سەرجیانی پێغەمبەری خۆشەویستمان یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی. بێگومان جەنابتان هەمومان دەزانین کە ئاینی ئیسلام سوبحان الله دامەزرا و ئەساس و بناغەکەی لەسەر پاک و خاوێنیە کە تەماشای کتێبە فیقهیەکان دەکەین. لە هەموو کتێبە فیقهیەکان سەرەتای ئەوەل باس کە بەحث دەکا دەنووسراوە کتاب و تەهارە، یعنی کتابی پاک و خاوێنی. کەوا بوو لێرەدا پاک و خاوێنی کە ئاینی ئیسلامی لەسەر دامەزراوە ئەوە واجبە لەسەر مسلمانان لەسەر ئیمانداران کە بەڕاستی زۆر زۆر گرنگی بە پاک و خاوێنی بدەن. خوای رب العالمین کە دەفەرمی إن الله يحب التوابين ويحب المتطهرين، يعني خوای تعالی ئەو کەسانە کەوا پارێزگاری دەکەن لە پاک و خاوێنی محبوب و خۆشەویستن لە لای خوای تعالی. کەوا بوو کە دەڵێ تەهارەت و پاک و خاوێنی، تەهارەت لە جیسمی ئینساندا، لە لیباسدا، لە ناو ماڵدا، لە نێو گەڕەکدا، لە نێو هەموو شوێنێکدا واجبە لەسەر ئینسانی مسلمان ئەو پەڕی هەوڵ بدا وەکو باسمان کرد بناغی ئاینی ئیسلام دامەزراوە لەسەر پاک و خاوێنی. بەڵێ بەڵێ مامۆستا پێتانوێنە بەشێکی بۆ وا گەڕێتەوە هەندێک بیرروڕایان وایە کە بێ قوربانی ئەیکەن لە ماوەڵەکەی خۆیاندا بێت، خوێنەکەی لە حەوشەی ماڵیان یاخود بەردەم ماڵەکەیان بڕژێت، بەڵام پێتان وانە زیانی زۆرە ئەمە، ینی لە ڕووی ئاینیەوە بۆ وڵاتیانی شی بکەیتەوە چ بۆ ئێستا چ بۆ داهاتوش. زیانەکانی ئەوەیە یەک پاشماوە ئاژەڵەکان بەم شێوەیە فڕێدا بێزاری بۆ خەڵک دروستەکات، دوو ئەو ئاژەڵانەی سەرەبڕێن هیچیان پشکنینیان بۆ ناکرێت لە ناو ماڵەکانە، چونکە هیچ کەسێکی ئاسایی جگە لە پزیشکانی ڤێرتەنەری ناتوانن پشکنین بۆ گۆشتی ئاژەڵکەن کە بزانن سەلامەتە یاخود سەلامەت نییە. پێتان وانە باشترە هاوڵاتیان پابەندی ئەوە بن کە حکومەت داوایان لێ کات لە سەربڕینخانەکان ئاژەڵ سەر ببڕن. لە ڕووی ئاینیەوە هیچ گرفتێک لەوە هەیە کاتێک کەسێک ئاژەڵێک سەرەبڕێن لە سەربڕینخانەیەک بیکا یان خود لە ماڵەوە؟ بەڵێ نەخێر ناوەڵا تەبعاً لێرەدا ئەگەر حەیوان سەر ببڕێ، ئەگەر فەرزەن وا دابنێ لە حەوشەی خۆشبی لە ماڵبی بە مەرجێک ئەگەر هاتو ئەو شەخصەیە کار و بارەکانی ڕێک بەخیتی بۆ معنایە چەند کارمەندێکی ڕێک و پێشی دەگرێت فەوری ئەو پیساییەی خڕکەنەوە و کۆیکەنەوە و لەو شوێنانە کە ژینگە دیاری کردووە بی بەنەوێن دەرێ بە هەر حاڵ. بەڵام ئەگەر نەکری ئەو شتا ببیتە سەبەبی ئەوەی کەوا جیرانی ئازار بدا یا گەڕک ئازار بدا یان بە تایبەتی لەو وەختەیدا کە ئەو هەموو پیسایە و وەرزەکەش وەرزێکی زۆر گەرم و بەشیدەتە لەوانەیە ئەو سەربڕینی ئەو حیوانە لەو گەڕەکەیدایە لە پێش دەرچی خۆدایە لە حەوشێدا بەدەیان و سەدەها میکرۆب و ڤایرۆس و شتی وە بڵاو دەکاتەوە. کەوا بوو لێرەدا ئەوە ئەتو لێرەدا وەکو دەڵێ درء المفاسد مقدم على جلب المنافع، ئەتو دەتەوێت لەلایەک خێر و سەدەقە بکەی و بە فریای هەژار و نەدارا بکەوی، بەڵام لەلایەک ئەو کارەی دەکەی ئەو کارە دەبیتە هۆی ئەوەی بڵاوبوونەوەی نەخۆشی، بڕاوبوونەوەی چەندەها تاعون و کارەسات. کەوا بوو لێرەدا ئەوە کارێکی ناڕەوایە، بۆیە دەبی ئەو پەڕە بە گوێرەی مەقاسید و شەرع و یعنی مەبەستەکانی ئاینی ئیسلام لەگەڵ چیدایە، لەگەڵ ئەوەدایە کە بەڕاستی ئەو پەڕی هەوڵ بدرێت بۆ پارێزگاریکردن لە سیحەت و تەندروستی مرۆڤایەتی بەگشتی و مسلمانان بە تایبەتی. بۆیە لێرەدا ئەو شخصەیە کە دەیەوێت حیوانەکەی سەر بگریت و حاڵەتای ئەگەر فەرزن وا دابنێت لە لای ماڵی خۆش وا تێدەگا کە ئەنەما لە پێش دەرچی خۆی یا لە حەوشی خۆی بکە، پێش ئەوە کەوا ئەو کارەی بکە دەبی بەڕاستی کارمەندەکان بگری، عملەکان بگری، بزانە قەسابە پێویستی بە نەفرێکە دوو نەفرە ئەوە فەوری شوێنەکەی پاک کاتەوە و ئەو پاشماوە و پیسایی و ئەوانە بگوازیتەوە بۆ ئەو شوێنانە، چونکە دیارە پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم کە دەفەرمی چەندەها فەرموودە هەیە لەبارەی ئەوەی کەوا ئینسان
نابي بي سي بكاد اتقوا الملا اللعانين كذا لا رواياتك دفرمي لا يقدفرمي خوتان باريز لو شوينانا كذا بيت السبب لعنته نفرتي خلق يكشان اويل سرقادا يكشي ديك اويل سيبران دا ويا لباركان دا يكشي ديك اويل نيو او جينجدا خلاصه بقشتي نابي كارشي وبكريت كوا جينجو بي او قركو محلات كان ما لي بيز بكاد بويا دبي مسلمان كان او بري هول بدن بله ما وصا جگەر لەوەش کرد تۆ باس کرد وەکو پێشتریش من ئاماژەم پێ کرد کە ڕەنگە گۆشتی ئاژەڵەکە تەندروست نەبێ بۆ خواردن هاوڵاتی ئاسایی ناتوانێت هەست بەمە بکات جگەر لەوە مامۆستا ئەگەر کەسێک ببێت بەهۆی بڵاوبوونەوەی بۆ فڕێدانی ئەم پاشماوەی ئاژەڵانە کەسێکە قوربانیەکە و پاشماوەکە فڕێدا و پابندیەوە نابێت کە پێویستە پابندی بێت و بێتە هۆی نەخۆشکەوتنی خەڵک بێگومان ئێستا تای خوێربەنبوور بڵاو ڕاستە لە هەرێمی کوردستانانیە بەڵام بە پابند نەبوون بە هەنێ دۆسی و بە هەندێک پرس ئەگەری بڵاوبوونەوەی ینی کارێکی قورس نابێت بەڵام تووشی گوناه هەبن ئەو کەسانی کە بنە هۆی بێزارکردنی خەڵک و نەخۆشکەوتنی خەڵک ئەگەر تووشە من وەکووا چ گوناهێکی کرد بێم کەسە بەڵێ بەڵێ طبعا لێرەدا هەر چەندەها فەرموودە هەیە دەفەرمی یەک لە شتەکاندا بەسە بۆ ئەو مسلمانێک بۆ کەسێک کە ئازاری دەرو جیرانی خۆی بدا لە ڕاستی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی والله لا يؤمن والله لا يؤمن چێ کە ئەو کەسانە کەوا دەبنە سەبەبی ئازار و بێزارکردنی ئەو خەڵکانە بە واسطەی ئەو بۆنەی کە پیساییە کەوا بوو لێرەدا بەڕاستی ئەوەی کە گرنگ و مهمە ئەو مسلمانە ئەو پەڕی هەوڵ بدا ئەگەر خوا نەخواستا شتێکی وها بکات بە تایبەتی ئەو ئاژەڵانە کەوا بە گوێرەی ڕێنمایی تەندروستی ڕێک و پێکنینە خوا نەخواستە کەوا عیلەتدارە و دەردەدارە ئەوە هەر گوناهبار دەبیت چکە جەنابتان دەزانێت سوبحان الله هەزار و ئەوەندە ساڵە کەوا مەرج و شەرتەکان دانرایە بۆ ئەو قوربانی کەوا دەکرێت و دەیەوێت سەری ببڕی دەبی بێعیبی دەبی لەڕ و لاواز نەبی دەبی دەردەدار نەبی دەبی کەوا بۆ لێرەدا ئێستامە لەو چرخەیدانە لە خوای بەزیاد بی دکتۆر و یعنی پزیشکی زۆر بەرەو پێشە یعنی ئەو بەگوێرەی ئەو دەزانی ئایا تاخوا ئەو ئاژەڵە بە کەلێک سەربڕین دێت یان نە ئایا دەردەدارە و عیلەتدارە یاخود تەندروستە کەوا بوو لێرەدا واجبە لە سەرمان بەڕاستی ئەو پەڕی هەوڵ بدەین بۆ ئەوەی ئەو حەیوان و ئەو ئاژەڵەی کە سەر دەبرێت لەژێر چاودێری ڕێنمایی پزیشکان و دکتۆران دابیت بەڵێ مامۆستا تا چەند گرنگە مامۆستایانی ئاینی ڕۆڵ بجێڕن لە ڕووی و شارکردنەوەی خەڵک لەم ڕۆ بێگومان بەشێکی زۆری هاوڵاتیان گوێ لە مامۆستایانی ئاینیە گرنگ کاتێک ڕێنماییان پێدەن کاتێ شتێکیان پێڵەن ئامادەن گویان لێ بگرن و جێبەجێکن تا چەند گرنگە هەرچەند ئێستا کاتەکە تێپەڕێ بەڵام بۆ داهاتوو بۆ کاتەکانی دیکەش کە مامۆستایانی ئاینی بەردەوام بە هاوڵاتیان بڵێنەوە بە نوێش خوێنان بڵێنەوە کە پابند بن بە پاراستنی ژینگە بە بێزار نەکردنی دەرو دراوسێ بە بێزار نەکردنی خەڵکی دیکە لە چ لە ڕۆژانی قوربانی چ کاتەکانی دیکەش ئەمە تا چەند ئەتوانن ڕۆڵ بجێڕن مامۆستایانی ئاینی واللهی لە ڕاستیدا ئەمە طبعاً زۆر جار چونشیەوە ڕێنمایی قورئانی پیرۆزە ڕێنمایی فەرمودەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم وابزانم لە هیچ مزگەوتێک و هیچ وتاربێژێک نییە کە ساڵانە نەکەر بۆ قوربانی بەدەیان جارکەوە ڕێنمایی خەڵک نەکەن بابە ئەنگۆ ئاگاتان لە گەڕەشتی خۆتان بی ئاگاتان لە دەرو پێشدەرکەی خۆتان بی ئاگاتان لە پاک و خاوێنی بی ینی ڕێنمایی کراوە ئەمە بە خۆتان دەزانین بڵێنیان نەڵێن احتیمالی هەیە زۆر کەسەیە پابند نییە ملتەزیم نییە بە ڕێنماییەکان جا لەبەر ئەوەش بەس نابی ئینسانیش چ وتاربێژەکان چ بانکخوازەکان وەچە حکوومەت چ پزیشکان و دکتۆران دەبی بەردەوام بین لە هەوڵ دابین بۆ ئەوەی کەوا گەلەکەی خۆمان خەڵکی خۆمان فێری پاک و خاوێنی فێری نەزافەت فێری دابوو نەریتی ئەو شتانە بکەین کە ئاینی ئیسلام فەرمانی پێکردوین بەڵێ مامۆستا لە سەردەمی پێغەمبەردا ئەگەر هەڵا نەبم هەوڵ درراوە بە بێزارکردنی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت کە هەوڵیان داوە بێزاریکەن بە فڕێدانی پاشماوەی ئاژەڵان بۆ پێغەمبەر سڵاوی خوای لەسەر بێت پاشماوەی بەڵێ ئەمە لە ماوەی کاتی خۆی کافرەکان ئەمەیان کردووە ئێستا پێتان وان نییە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان نزیک بوونەوەیە کە لەوەی
کە لە ماوەی ڕابردوو کراوە کە ئێستاش لەسەر شەقامێ لە نزیک ماڵێ لە شوێنێکی دیکە فڕێدرێەوە بێتە هۆی بێزارکردنی خەڵک و ئومەتی ئیسلام. هەروەکو وتمان لێرەدا ئەو شخصەیە کە هەڵدەستی قوربانی دەکا عادەتەن ئەو قوربانیە دەکا قوربانی خۆی معنای چییە؟ یعنی کارکردنێک بۆ ئەوەی مقڕبی و نزیک بیتەوە لە خوای تەبارەک و تەعالە. ئێدە خوای تەعالە قەل لەگەڵ ئەوە دانێت و کە تۆ ئازاری برای خۆت، ئازاری زیرانی خۆت یا خۆت ژینگەی شاری خۆت و گەڕەکی خۆت پیس بکەیت. کەوا بوو ئەوەی کە گرنگ و مهمە لە ڕاستی ئەو مهمترەوەکو باسمان کرد. ئەتو هەڵدەستی بەهۆی چیلۆ گۆشتێکی کە بۆ هەژارێک بۆ نەدارێک دەبێت کە خێرێکی زۆر گەورەیە، بەڵام لە هەمان کاتیشدا بەو کردەوەی کە پێ هەڵدەستی کە لە ژێر ڕێنمایی دکتۆر و پزیشکدانە نەخۆشی بڵاو دەکەیەوە. ئەو نەخۆشی کە بڵاوت کردەوە لەوانەیە ببیتە سەوەبی نەخۆشیی گواستراوەبی. ئەوە بە گوێرەی شەریعەت لە ژێر ڕێنمایی ئاەتەکانی قورئانی هەر کەسێک کارێک بکە کە بیتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەکان، ئەو شخصەیە گونەهبارە. یعنی خولاسە دەکەس تووشی ئەو دەردەی بووە، زیاتر 100 نەفەر کەمتر زیاتر چەندی ئەوە گوناه و تاوانەکەی لەسەر قڕستر دەبی. بەڵێ ڕێز مامۆستا محەممەد ئیسماعیل ئەندامی ئەنجومەنی باڵای فتوای کوردستان، سپاس بۆ کاتەی بەێمانتەدا مامۆستا.